کەمێک پێشێستا لە قەزای چۆمان لێرە لە نەخۆشخانەی چۆمان دوو کەس ئەکەونە ژێر ئامێری سیتیسکان و کە بەهۆیەوە هەردووشیان بریندارە بن و برینی یەکێکیان سەختە. ڕووداوەکە بەم جۆرە بووە کە بۆتان باسەکەم کەمێک پێشتا قسەم لەگەڵ ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان کرد. وا دیارە ئەمڕۆ ئامێری سیتیسکان بۆ نەخۆشخانەی چۆمان هاتووە. لەگەڵ هاتنی ئامێرەکەش دوو کەس بڵێم کارمەندێک و ئەندازیارێک لە هەولێرەوە هاتوون بۆی لێرە ئامێری سیتیسکانەکە دابمەزرێنن. ئەمەی کە هەیە ئەم سندوقێکی دارە کە ئامێری سیتیسکانەکەی لە ناوە کە وەزنەکەی زیاترە بێت لە 500 کیلۆ لە کاتی ئەوەی کە هاتوون لێرە بەسەری بێخن بۆ ئەوی بیبەنە ناو نەخۆشخانەی چۆمان ئەگەر هاوکارم دیمەنەکان نیشان بدات وەکو دیارە ئامێرەکە ئەو سیتیسکانە لێرە لە دەستیان خزاوە کەوتۆتە خوارەوە. ئەم شوێنە کە بووە بە چاڵ ئەم کۆنکریتە بووە بە چاڵ ئامێری سیتیسکانەکە بەبەر ئێرە کەوتووە. جگە لەوەی کە بەبەر ئێرە کەوتووە بڵێن ئەوەی کە لە دیمەنەکاندا دیارە و ئامێرەیەکە ئەو دوو کارمەندە کەوتونەتە ژێری لێرە کە ئاساوارەکەی ئێستاش دیارە. قسەم لەگەڵ ئەحمەد حەسەن بەڕێوەبەری تەندروستی چۆمان کرد ئەو باسی لێوە کرد کە دوو کەس بریندار بوونە یەکێکیان برینەکەی بەو شێوەیە سەخت نییە برین لە جەستەیە بەڵام برینی سەخت نییە لێرە لە نەخۆشخانەی چۆمان چارەسەری پێویستی بۆ کراوە. بەڵام یەکێکی تریان کە ئەندازیارێکە خەڵکی هەولێرە و تەمەنی نزیکەی 25 ساڵێکە بێت برینێکی سەخت لە سەری هەیە بڵێم برین لە سەری دروست بۆ و پێویستی بە دروونەوە و تەقەڵ هەبووە بۆیە لە دوای چارەسەری پێویست لێرە بەڕێکراوە بۆ نەخۆشخانەی ئاشتی لە شاری سووران بۆی لەوێ چارەسەری پێویستی بۆ بکرێت. ئەمە هەروەکو سەرەتاش باسم کرد ئەم ئامێری سیتیسکانە ئەمڕۆ بۆ نەخۆشخانەی چۆمان دابین کراوە و هاتوون لێرە کە ئامێرەکە دابمەزنن. ئامێرەکە وەزن و کێشێکی زۆری هەیە کێشەکەی زیاتر لە 500 کیلۆگرامە بێت لێرە بەسەر ئەم دوو کارمەندەیە کەوتووە و بەهۆیەوە هەردووشیان بریندار.